کۆتاوادا بۆ تۆمارکردنی ناوی فەرمانبەران و خانەنشینان لە سیستەمی بایۆمەتریدا ڕۆژی 1 مانگی ئازارە، بەڵام ئەو وادەیە هێزە ئەمنیەکە ناگرێتەوە. تا ئێستا لە 95 فەرمانبەران و موچەخۆران ناویان لە سیستەمی بایۆمەتریدا تۆمار کراوە، بەڵام تا ئێستا فۆرمی بایۆمەتری موچە بەسەر هێزەکانی پێشمەرگەدا دابەش نەکراوە. بەوتەی جێگری سەرۆکی ژووری عملیاتی پارێزگای هەولێر لە سەرەتای مانگی داهاتووەوە دەست دەکرێت بە تۆمارکردنی ناوی هێزەکانی پێشمەرگە و ئاسایش. هێزەکانی پێشمەرگە ئێستاش کراوەیە و لە پاش مانجی 1 بەکراوەی دەمێنێتن بۆ هێزەکانی پێشمەرگە بە هەر کاتێک ئەمە دەتوانین تۆماریان بکەین. مەفتوحە جارێ هێشتان وەکو مودەک دیاری نەکراوە تاکەی بەردەوام دەبێت، بەس کراوەیە دەتوانن لە پاش 1 خۆیان تۆمار بکرێت. بەرپرسی ڕاگەیاندنی یەکەکانی هەفتە بە NRT وێت بە نووسراوی فەرمی داوایان لە وەزارەتی پێشمەرگە و بارزانی کردووە کە سیستەمی بایۆمەتری موچە یەکەکانی هەفتە وەشتەش بگرێتەوە. سەرباری ئەم داواکاریەی هێزەکانی هەفتە، بەڵام هێشتا ڕوون نییە کە هێزەکانی هەفتە وەشتا و هێزەکانی ئاسایش لە سیستەمەکەدا تۆمار دەکرێت. ئەندامێکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان دەڵێ زۆربەی بندیوار و دووناوەکان لە ناو هێزە ئەمنیەکاندان لەبەرەوە دەبێت ناویان لە سیستەمەکەدا تۆمار بکرێت. بەوتەی ئەو هەوڵێک هەیە کە هێزەکانی پێشمەرگە ناویان لە سیستەمی بایۆمەتریدا تۆمار نەکرێت، پێشیوانیە کە تۆماری بایۆمەتری موچەخۆران کێشەی بندیوارەکان چارەسەر بکات. زیاتر لە 430,000 کەس لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە موچە وەرگرتووە معالیم ئێمە 40,000 پێشمەرگەی فعلیمان هەیە. لە یەکەکانی 70 تاوەکو ئێستا بۆمان ڕوون نەبووەوە. مەثەلەن نیچێتیڵێ ئێمە 57,000 پێشمەرگەمانێ پارتی بە هەمان شێوە ئیدعا لەسەرەوە کە زیاتریانە، بەڵام تاوەکو ئێستا ڕوون نەبووەتەوە بۆمان کە دەقیقەن بدانین چەند پێشمەرگەی. تەمە ناکەین ئەم بایۆمەتری چارەسەری هەندێک لە گرفتەکان بکە، بەڵام چارەسەری هەموویشی ناکە و بۆ زۆر فێڵ و فڕی بۆ ئەدۆزرێتەوە لە ئێرە و لەوێ بۆ ئەوەی ئیحراجێت بەسەر ئەوانە نەکە کە لە ڕابردووە گەندەڵیان کردووە. بەرپرسی ڕێکخراوی ستۆپ دژی گەندەڵی دەڵێت مامۆستایەک ناتوانێت لا دوو شوێن موچە وەربگرێت. دەژڵێت لە ڕابردوودا قسە لەسەر هێزەکانی پێشمەرگە بووە بۆ بوونی دوو موچە و سێ موچە، لەبەرەوە پێویستە پێشمەرگەی ژناوی لە سیستەمەکەدا تۆمار بکرێت. جۆرەی زانیاریەکان وەروە ئەوەی کەوا وەزیرەکانی پێشوی پێشمەرگەشدانیان پێناو زۆرترین ڕێژەی بندیوار و زۆرترین دووموچەی لە نێو ڕێزەکانی پێشمەرگەن بۆی پێویست دەکە ئەوانش بخرێننا ئەو سیستەمە بۆی کەوا ئەو پێشمەرگانی یاخود ئەو خەڵکی کە بەناوی پێشمەرگە موچەوەردەگرن پێشمەرگەنین زۆر ڕوون بکرێتەوە پێشمەرگە ئەوانە پێشمەرگەی ڕاستەقینە دەبێت ئەوان سوودمەند بێت و پێشتریش لە بڕیارەکانی ساڵی پاری بەڕێز بارزانی هاتووە کە یەکێک لەو چاکسازانە پێویستە پێداچوونەوە بێت بە میلاکاتی وەزارەتی پێشمەرگە لە نێوەیشاندا یەکەکانی هەفتاهشتا. هەرێمی کوردستان بە هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆوە 1,400,000 موچەخۆری هەیە. حکوومەتی هەرێم لە چوارچێوەی چاکسازیەکانیدا پەنای بۆ تۆمارکردنی ئەلکترۆنی ناوی فەرمانبەران بردووە تا ناوی ئەو کەسانە لە لیستی موچەدا دەربێنێت کە زیاتر لە موچەیەک وەردەگرێن. یەشقادرێن ئارتی هەولێر.